بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وآله وصحبه أجمعين ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا اللهم آمين إيمان دار خوشویست و بەڕێزەکان قورئانی پیرۆز کاتێک کە منهەجی ژیانی ئینسانەکانە شتی زۆر گرنگ و بە نرخ و بۆ ژیانی ئینسان شتی زۆر عەجایبی تیا تۆمار کردووە. پێم خۆشە لە کورتەوتاری ئەمڕۆدا بەیەکەوە بچینە خزمەتی باسوخواسێک، ڕووداوێک، چیرۆکێک، بەسەرهاتێک کە خوای باڵا دەست بە گەورەی خۆی بۆ ئێمەی دەجێڕێتەوە. دیارە بۆ پێغەمبەری دەجێڕێتەوە، پێغەمبەری صلی الله عليه وسلم یانی ئومەتەکەی. ئەوەی کە گرینگە لەم بەسەرهات و چیرۆکە هی سەردەمی پێغەمبەری خۆشمان نییە، هی سەردەمی ئومەتانی پێشووترە. جا ئەوەی کە گرینگە زۆرجار ئێمە تەئکید یەکەینەوە، یەک لە چیرۆکە قورئانیەکانە ناوی کەس زۆر بەکەمی ناوی خەڵک ئەبرێ، چونکە وەکو وتمان ناو گرنگ نییە بەڵکو ئیش گرینگە. چونکە ناوهێنان سوودێکی ئەو تۆی نییە تۆ بزانی ناوی فڵان کەس بووە، بەڵام ئەوە گرینگە بزانی ئەم ڕووداوە چی بووە. دیارە هەر لە سەردەمی تەمەنی ئێمەدا بینیومانە دێڕووخان و شارڕووخان و وڵات کاولکردن، ئەمە هەر ئەمەم سەرەتایە نەبوو، بەڵکو هەر لە سەردەمی ئادەمەوە بۆ بدواوە دەسەڵاتدارە زلهێزە زاڵمەکان هاتوونە گوند و شار و دێهاتەکانی کە ئایدی خۆیان نەبوو هەمیان ڕووخاندووە. لە سەردەمی خۆیان پیاوێکی دەسەڵاتدار هەبووە ناوی بەخت نەسر بووە کە ئەوەی لەژێر دەسەڵاتی خۆیان نەبووی هەمویان ڕووخاندووە. جا لە نزیک ئاخری سوورەتی بەقەرە کە ئەمڕۆ خوێندمەوە زۆر تەئسیری لێکردم، بە تایبەتی ئەو کەسەی کە بیەوێ و ئێستا یا گوێی لە دەنگمان بێ لە تەفسیری شێخ محەممەد دکتۆر محەممەد شەعراوی، شێخ شەعراوی مەشهورە کە ئەوەندە جوان باسی ئەو ڕووداواناکات ئازیزانم کە ئینسان وا لێکات کە جۆی لێ ئەگرێ بێگومان کۆمەڵێک کەڵک و سوودی وای لێبینێ کە پێشتر نەیبینیوە و نەیزانیوە. لە سوورەتی بەقەرە ئایەتی 259 خوای گەورە فەرمێ ئەو کەلەذی مەڕ عەلا قەریەة وهی خاویەة عەلا عروشها قال ئەنا یحیی هذه الله بعد موتها. ئەمە چەند جار من خۆم خوێندوومەتەوە، چەند جاری ئێوەش خوێندووتانەتەوە، بەڵام ئێستا با دووسێ دەقیقە لە خزمەتیان ڕابوەستین. ئەفەرمێ خوای گەورە فەرمێ ئەی محەممەد بینیوتە بیهێنە پێشچاوی خۆتان چۆن پێشتر باسی حەزرەتی ئیبراهیممان کرد کە باسی کرد و داوای کردوتی خواجان ئەرێ چۆن ئینسانەکان بمرن چۆن زیندوو دەبنەوە. ئەمە پرسیارکردنێکە نەک پرسیارکردنیکی بێباوەڕی، پرسیارکردنێکە باوەڕی بەخوا و بە زیندوو بوونەوە هەیە، بەس ئەپرسێ ئەبێ چۆن ئینسانەکان زیندوو بکرێنەوە. ئێستا ئێمەش لای خۆمانەوە ئەڵێن باش ئەم ئینسانە کاتێ مرد بووەوە بە گڵ دەیان ساڵ و هەزاران ساڵی بەسەرا تێپەڕی، جارێکی تر چۆن ئەم ئینسانە زیندووە بێتەوە. ئەمە جێگەی پرسیارە، بەڵام هەندێک خەڵک ئەم پرسیاراکە ئینکاریەکە ئەڵێ دروست بوونەوە نییە، بەڵام هەندێکی تر کە ئەم پرسیاراکات بۆیە ئەیکات تەنها پرسیار لەواکە چۆن ئینسان زیندووە بێتەوە بۆ ئەوەی ئیمانی بەهێزتر بێت. خوای گەورە فەرمێ ئەو کەسەی کە بە تەک دێیەکەیە تێپەڕی کەلەذی مەڕ عەلا قەریەة، کەسێک بە تەک دێیەکات. جا زۆربەی زۆری زانانە فەرموون ئەو کەسە پێغەمبەر عوزەیر بووە سەلامی خوای لەسەر بێ. پێغەمبەر عوزەیر لە دێیەکەی خۆیانەوە لە شارەکەی خۆیانەوە تێ ئەپەڕێ بۆ شوێنێکی تر بڕوە کە وەکو ئەڵێن بەیت المەقدیسە. کاتێک بە تەک شارۆچکەیەکە بە تەک قەریەیەکە دێیەکە ئەڕوا، خۆی هەندێ میوەی لەگەڵ خۆی هەڵگرتۆ سواری گوێدرێژێک بووە کە بە تەک ئەو دێیە تێپەڕێ، ئەو دێ وەهیە خاویەتون، هیچی بەسەر هیچێوە نەماوە، هەر هەمووی ڕووخاوە، دار و خانۆکەی لەگەڵ ئەرزەکاتە خدبووە، چونکە بە خدنەسەر ڕووخاندوەتی وەکو ئەو هەموو دێگای دێی خۆمان کە ڕووخاوە. جا لەگەڵ من ئازیزانم ئەفەرمێ حەزرەتی عوزەیر ئاواتە مەشایەکی خانۆکانی کرد هەمووی ڕووخابوو بەسەریەکە
بیرێکی کردەوە فەرمووی قالە ئەنا یحیی هذه الله بعد موتها. باشە چۆن خوای گەورە ئەم دێیە و طبعاً کە ئەڵێ قەریە یانی ئەهلی دێیەکە، ئەو کەسانەی کە لەم دێیە بوونە کە ئاوا ڕووخاو بەسەریەکە و هیچ ئەسەر و بنەمایەکی نەماوە، خوای گەورە چۆن زیندویانە کاتەوە، چۆن جارێکی تر ئەیانهێنێتەوە بوون، چۆن لەم هەموو بوونەتەوە گڵ و جارێکی تر ئەبنەوە بە ئینسان. جا ئەفەرمێ ئەنا یحیی، پرسیاری نەکرد لەوەی کە ئینکاری بکە، فەرمووی چۆنیەتی زیندوو بوونەوەکە. ئێستا ئێمە هەمومان باوەڕمان هەیە کە لە قیامەتە زیندووە بینەوە، بەس چۆن زیندووە بینەوە، بە چی شێوازێک زیندووە بینەوە؟ ئایا هەمومان ئێمە کوردین و فڵان عارەبە ئەو تورکمانە ئەو نازانم چییە، ئێمە جلێکمان لەبەرایە و ئەوانیش ئەوە ئافرەتەوە ئەوە پیاوە ئەمە دەسەڵاتدارەوە بێت، ئەمە چۆن زیندووە بینەوە؟ ئەمیجان پرسیاری بۆ دروست بوو. هەر لەگەڵ ئەم پرسیارەی بۆ دروست بوو یەکسەر فەئەماتەه الله 100 عام، خوای گەورە خەوێکی پێکەوان مراندی بە جۆرە لە جۆرەکان 100 ساڵ ئەم ئینسانە لە شوێنەکەی خۆی خەوت. ئەماتە لێرە بەوە نییە مردنێک بێ کە ئیتر چونکە هەر کەسێ بمرێ جارێکی تر زیندوو نابێتەوە، ئەمە بەشێکی تر ئەکرێ خوای گەورە وا مراند بێتی بۆ ئەوەی ببێ بە دەرس و پندێکیش بۆ ئێمە کە ئیسیفادە لەم چیرۆک و بەسەر هاتە بکەین. ئێوە بینیتوانە ئەم قورئانە پیرۆزە خۆ هەر باسی نوێژ نییە، زانن هەر باسی حەج و زەکات نییە. سێ بەشی ڕئیسیە، بەشێکیان باسی ئەو ئومەتانەی کە پێش ئێمە هاتوونەتە بوونەوە چۆن ژیاون، چۆن مردوونە، چۆن دەسەڵاتداریان کردووە، چۆن زوڵمیان کردووە، چۆن چاکیان کردووە. بەشێکی قورئان باسی ئەمەیە. بۆیە جێڕانەوەی بەسەر هاتەکانیش کەڵک و سوودەکەی بۆ ئێمەیە، چونکە وەکو چۆن باسی نوێژ بە کەڵکە باسی جێڕانەوەی چیرۆکەکانیش ئاوایە. یەکسەر فەئەماتەه الله، ئەوەی کە عەرەبی ئەزانێ پێوترێ فائی تعقیب، هەر کە ئەمە هات بە خەیاڵیە یەکسەر خوای گەورە فەئەماتەه الله 100 عام، خوات 100 ساڵ لەو شوێنەی خۆی خەواندی. 100 ساڵ قەرنێکە، سەدەیەکە وەکو ئێستا پێڵێ. ثم عادەتەن ثم بۆ ماوەیەکی زۆرە، ثم بعثه، دوایی خوای گەورە هەر لە شوێنەکەی خۆی زیندوی کردەوە. بۆچی ئەم بەسەر هاتەی وا دروست کرد؟ چونکە ئەم پیاوە پرسیاری لە زیندووکردنەوە کرد، پرسیاری لە چۆنیەتی زیندوو بوونەوە کرد، بۆیە خوای گەورە بە جۆرێک لە جۆرەکان تێی ئەگەیەنێ لە هاوێنەی پرسیارەکەی خۆی. ثم بعثه، کاتێ زیندوو بووەوە جانی هاتەوە بەر و سەیرێکی خۆی کرد. ئالەم کاتەدا جا بە ڕێگەی وەحی بێ یا فریشتەیەکیان بۆ لا ناردبێ لەلایەنی خوای باڵا دەستەوە، یەکسەر پرسیارێکیان لێ کرد قالە کەم لەبیثت، هەر کە خەبەری بۆ سەیرێکی خۆی کرد ڕێک فریشتەکە لە بەردەمیان حازر بوو، یا بانکەرێک لە لای خواوە بانگی کرد لێیان پرسی کەم لەبیثت، ئەوە تۆ چەندێکە ماویتەوە، چەندێکە لێرەی، چەند وەختە لێرەی؟ ئەویش لە وەڵامە قالە لەبیثت یەومەن ئەو بەعض یەوم، فەرمی وەڵڵاهی تەقریبەن، چونکە ئەو کاتێک کە خەوی لێکەوت بوو لە دەوری تاقی بەیانیە بوو، وەختێک کە خەبەری بۆتەوە ئەم پرسیارەی لێکردن دەوری ئێوارەیە، وتی یا ڕۆژێکە یا هەندێکە لە ڕۆژێک، یانی تەقریبەن ڕۆژێک یا زیاد، ڕۆژێکی تەواوە یا کەمترە لە ڕۆژێک من لێرە خەوم لێکەوتووە. باشە مە قسەی پێغەمبەرێکە وایە ڕاستەکە؟ ئەمە لێرە کەسێک قسەیەکی کرد فەرمووی من ڕۆژێک یا کەمتر لە ڕۆژێک خەوم لێکەوتووە. بزانی خوا چیە فەرمێ؟ خوای گەورەش فەرمووی قالە بەل لەبیثتە 100 عام، کاکەوە تۆ چیەڵێ؟ تۆ 100 ساڵە لێرە خەوتوویتە. باشە دوو قسە هەیە لێرەدا، ئەکرێ یەکیان ڕاست نەبێ، یەکیان قسەی خوایە، یەکیان قسەی حەزرەتی عوزەیرە سەلامی خوای لەسەر بێ، هەرچیان هەر ڕاستەکەن. باشە چۆنە بێ هەرچیان ڕاستەکەن؟ بەچی بیزانی هەرچیان ڕاستەکەن؟ بەچی بیزانی ئەم پیاوە ڕاستەکە ئەڵێ من ڕۆژێک یا کەمتر لە ڕۆژێکە؟ دلیلی چییە؟ عادەتەن زانانی تەفسیرە فەرموون هەر کەسێک قسەیەکی کرد بێت دلیلێکی هەبێ. حەزەتی عوزەیر دلیلی چی بوو؟ خوای گەورەش بەڵگەی چی بۆ هێنێتەوە؟ خوای گەورە فەرمووی حەزەتی عوزەیر دلیلەکەی چییە کە ئەڵێ من کەمتر لە ڕۆژێک ماومەتەوە؟ ئەی خوای گەورە بەڵگەکەی چۆن بێنێتەوە کە تۆ 100 ساڵە لێ مایتەوە.
فەرمووی فانظر إلى طعامك وشرابك لم يتسنه ئەو خواردن و خواردنەوەی ئەو میوەیەی کە پێت بوو کە لەگەڵ خۆت هەڵت گرت بوو تەمەشایەکیانی بکە. ئەڵێ تەمەشایەکی کرد لەو میوەیە کە پێی بوو وەکو خۆی مابەوە، کەواتە ئەمە دلیل لەسەرەوەی ئەم بەعەب تێگەیشتنی خۆی ڕاست دەکات، چونکە بۆیە وتۆتی ڕۆژە یاکەمتر لە ڕۆژێ، چونکە میوەکار وەکو خۆی وایە. ئەگەر هەفتەیەک بێ میوە خۆ هەفتەیەک نامێنێتەوە، میوە ئەو پەڕی 2 ڕۆژ یا زیاتر یا کەمتر ئەمێنێتەوە. بۆیە گوتی قوربان بەخوا ڕۆژێک یا کەمتر لە ڕۆژێکە من لێرە ماومەتەوە، چونکە بە دەلیلی ئەوەی ئەمەتە میوەکەم هیچ تێک نەچوو. بەڵام لەو لاشەوە ئەی چۆن خوای گەورە پێی بسەلمێنێ کە تۆ زیاتر لە ڕۆژێکە لێرە ماویتەوە. فەرمووی فانظر إلى حمارك ولنجعلك آية للناس. فەرمووی دەی لەو لاوە باشە تۆ بە گوێ درێژێک نەهاتی، با بە گوێ درێژێک هاتم. دەی باشە کاتێ بە گوێ درێژێک هاتی سەیری کا گوێ درێژەکەت. سەیرەکە لەوێ بووە بە خۆڵێک و هیچ ئێسک و پرووسکی لەو ناوە، کەمێک ئێسک و پرووسکەکەی مابێت و هیچی تر نەمابێت. لێرەدا ئەم ئەڵێ لە کەمتر لە ڕۆژێک، چونکە سەیر خواردنەکەیەکە وایە. لەو لاشەوە خوای گەورە فەرمێ کە تۆ 100 ساڵە ماویتەتەوە، بێگومان بە گوێ درێژەکەی دیارە، چونکە بە 2 ڕۆژ و 3 ڕۆژ هیچ شتێک ئاژەڵێکیش مردارەوە بێ ئاوا ئێسک و پرووسکەکەی تێک بەڵاو نابێتەوە و گۆشتەکەی نابێت بە تەپ و تۆزێک و خۆڵێک لەو ناوە. خوای گەورە فەرمی وەلینەجعەلەکە ئایەتەن للناس. ئەم چیرۆکەی ئێمە جێڕامانەوە ئەبێ بە نیشانە و بەڵگە و دەسەڵاتێک تا مرۆڤایەتی مابێ ئینسان ئەبێ کەڵک لەمە وەربگرێ کە خوای گەورە چەندە دەسەڵاتی هەیە ئەتوانێ ئینسانەکان بە جۆرێک لە جۆرەکان بمرێنێ و زیندویان بکاتەوە و شتی سەیر و سەمەرەی وان نیشان بدا کە ئیمانیان بەهێز بێ. جا خوای گەورە فەرمێ وانظر إلى العظام كيف ننشزها ثم نكسوها لحما. ئەوە میوەشتەکە لێتە خۆیەوێتی. ئەی گوێ درێژەکە چۆن؟ خوای گەورە فەرمی ئەی عوزەیر تەماشای بکە لە بەرچاوی حەزرەتی عوزەیر ئەم گوێ درێژە ئێسقانەکان هەموو دێنەوە پاڵ یەک، وردە 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 و دێنەوە پاڵ یەک، ڕێک قاپۆری گوێ درێژەکە دروستە بێ. ئەم جار هەر لە بەرچاوی ئەو ثم نكسوها لحما، گۆش ئەدا بەبان ئێسقەکەیە. ئەمە ئێستا دەرکەوت و عیلمیەن ناوە ئێسقانە بانەکەشی گۆشتە. بە بەرچاوی حەزرەتی عوزەیرەوە خوای گەورە گوێ درێژەکەی زیندوو ئەکاتەوە، گیانەکا بەبەریا و ئێسقەکەی ڕێکە خاتەوە گۆشتەکە کا بەبانی. باشە ئەمە حەزرەتی عوزەیر سەلامی خوای لەسەر بێ خۆی باوەڕی وا بوو کە ڕۆژێیان کەمتر لە ڕۆژێک خوای گەورە پێی سەلمان بە دەلیلێکی بەهێز کە تۆ 100 ساڵ لێرە ماویتەتەوە، چونکە ئەو گوێ درێژەکەتە. زانانی تەفسیرە فەرموون حەزرەتی عوزەیر لێرەدا بیرێک کردەوە باشە من کە سوکارم هەیە و خەڵکێکم بەجێ هێڵاوە من 100 ساڵ مرد بێتم ئێستا ئەبێ ئەوانچیان بەسەر هاتبێ. ئەڵێ وردە وردە بەرەو ماڵەوە بەڕێ دەکەوێت، کاتی ئەچێتەوە ماڵێ کاتی خۆی کە لە ماڵ دەرچوو ئافرەتێک هەبوو لە ماڵیان وەکو کەسێک لە ماڵی ئەوان ئیشێ کرد، خزمەتیانیە کرد. کاتێک چووە ماڵێ سەیرەکات پیرێژنێکی زۆر پیر و پەککەوتە لە ماڵەوە دانیشتووە، هەردوو چاوی چۆرە. ئەچێتەوە ماڵێ سەلامەکە و ئەویش بە خێراتنێکە ئەڵێ جەنابتان چێن وا دێن هاتنەتە ئەم ماڵەی ئێمە؟ ئەڵێ قوربان من عوزەیرم. ئەڵێ نەخێر عوزەیر نییە، عوزەیر 100 ساڵە ون بووە، 100 ساڵە ڕۆیوە عوزەیریکی و ئێمە تازە دەستمان لێ شۆڕ بووە. ئەویش ئەڵێ وەڵڵاهی قوربان من عوزەیرم، من کەسەکەی خۆمانم، تۆ فڵان کەس نی. ئەڵێ من بەچی باوەڕت پێ بکەم؟ هەردوو چاوم چۆرە، تۆ نابینم و سەوتشت جیایە لەبەرەوە تۆ 100 ساڵە ڕۆیشتوویتە. هەچەند محاولە کات ئەڵێ من کەسێکم و هەر ئەو عوزەیرم، ئەڵێ ئەگەر قوربان تۆ ڕاستەکەی ئەو عوزەیری وەکو خۆ باسەکەی 100 ساڵ مردوویتەوە خوازی دوی کردویتەوە، دەی دوعای بکە با من چاوم ساغە بێ بە چاوی خۆم تۆ ببینم. ئەویش ڕۆ کاتە خوای باڵا دەست ئەڵێ خوا گیان خەڵک هەر باوەڕم پێ ناکات، بۆیە داوا لێکم بە گەورەی خۆت وەکو چۆن ئەم گوێ درێژەت پاش 100 ساڵ مردن لەبەر چاوی من زیندوو کردەوە، منیشت زیندوو کردەوە، خوا گیان جارێکی تر ڕۆشنایی چاوەکان بەم ئافرەتە ببەخشەوە.
ئەڵێ قەدەری خوای گەورە چاو هەڵە بڕێ چاوەکانی ئەکرێتەوە. ئەمجار حەزرەتی عوزەیرە بینێ ئەڵێ ڕاستەکە. ئەم چیرۆکە بە حکمیەوەی بۆی فریای ئەو وەڵامدانانەوە بکەوین. قورئانە فەرمێ وەلینەجعەلەکە ئایەتە للناس، وەکو چۆن ئەو شاخە دەلیلە لەسەر گەورەیەتی خوا، وەکو چۆن ئاسمانەکان دەلیلە لەسەر گەورەیەتی خوا، ئاوا ئەو چیرۆک و بەسەرهاتانەی کە لە قورئانە جێڕراونەتەوە ئاوا بەڵگەن بۆ ئەوەی یەک ئەم قورئانە تەنهایی خوایە و کەس نەیتوانێت دەستکاری بکە، دوو هەرچیەک لە قورئانە باسکرا بێ ئێستا عیلمیەن ئەسەلمێنرێ کە هەچی لێ باسکراوە ڕاستە و دروستە و لە شوێنی خۆیەتی. بۆیە ئازیزانم خۆشەویستانم لەم بەسەرهاتەوە لەم چیرۆکەوە کە خوا ئەیگێڕێتەوە هەمووشت لە دەستی خوایە. ئەوەی کە خوای گەورە خۆی بیەوێ مەرجنی ئەوەی عەقڵی من و تۆ پێی بشکێ ئیتر هەر ئەوە بێت، مەرجنی ئەوەی کە من و تۆ بیبینین هەر ئەوە بێت، مەرجیش نییە وەکو هەندێک خەڵک تێگەیشتنی وایە ئەو کەسانەی کە ساڵانێکی هەزاران ساڵە ڕۆیشتوونە کاتێک کە زیندوو ئەبنەوە بەچی شێواز و بەچی سوورەتێک زیندوو ئەبنەوە لەسەر ئەو شێواز و سوورەتەی کە کاتی خۆی لەسەری مردوون لەسەر ئەوە خوا زیندویان نەکاتەوە. چۆن گوێ درێژەکەی حەزرەتی عوزەیری بە هەمان شێوە زیندوو کردەوە. کۆتا کەلیمەمان پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم بۆ ئەوەی تێو بگەن چۆن ئەم زیندووکردنەوەی زیندووە بێتەوە، چۆن ئێستا بارانە بارێت دانەوێڵەکان گەشە بنەوە و لە شوێنەکەی خۆی لەسەر ڕێگەکەی خۆی، لە قیامەتە جۆرە بارانێک ئەبارێت تەنها بۆ زیندووکردنەوەی ئینسانەکانە، تەنها ئینسانەکانی پێ زیندووە بێتەوە، گژ و جایەکەی پێ زیندوو نابێتەوە. ئینسانەکانیش چۆن مردوون ئاوا زیندووە بوونەوە. ئەو کاتەی مردوونە خەری عیبادەت بوونە، ینی خوایان خۆشویستەوە لەسەر خۆشویستنی خوا زیندووە بوونەوە، نوێژ خوێن بوونە لەسەر نوێژ خوێندنێتی، نوێژنەکەر بوونە لەسەر نوێژنەکەری زیندووە بنەوە، چاکە خواز بوونە لەسەر چاکە خوازی، خراپە خواز بوونە لەسەر خراپە خوازی زیندووە بنەوە. بۆیە ئازیزانم خۆشەویستانم ئەمە وەکو چۆن چەند ئاەتێک باسی نوێژەکە چەند ئاەتێکیش باسی ئەم بەسەرهاتانەکە. ئەگەر بۆ ئێمە کەڵکێکی نەبێ خوای باڵادەست جەل جەلالوه بۆمانی ناگێڕێتەوە. بۆیە هیوادارم ئێمە لە باسی چیرۆکە قورئانیەکانە ئەوە نەیتە دەسەڵاتی خوایی، تێگەیشتنمان لەوەی کە خوای باڵادەست هەموو شتێک لە توانایەتی ئەوەی لە توانای ئێمەدایە لەگەڵ توانای ئەوە زۆر جیاوازە. بۆیە هەندێک خەڵک وا بیرەکاتەوە بە عەقڵی خۆی چۆن ئەم شتە وا کرێت، چۆن ئەمە دروستە بێ. نەخێر، دەسەڵاتی خوایی دەسەڵاتێکە و دەسەڵاتی ئێمەش دەسەڵاتێکی ترە و حکمەتی خواییش لە جێڕانەوەی ئەم چیرۆکانە تەنها بۆ ئەوەی ئێمە دەسەڵات و توانای خواییمان لا زیاتر دروست بێ تا زیاتر گەورەیەتی خوا لە بەرچاومان بێ بۆی عیبادەتەکان جوان بکەین لە گوناهەکان دوور بکەینەوە. خوای گەورە بە گەورەی خۆی داوای لەکەین ئیمانمان دابەزراوترکە، ئیمانمان سەلامەت بکە، لە قیامەتە بە خزمەتی پیاوچاکان و نمونەی حەزرەتی عوزەیرمان بخات کە ئەم چیرۆک و بەسەرهاتەمان بۆ بجێڕێتەوە بڵێ ئێمەش لە قورئانە بیستومانە، ئێستا تۆ بۆمان بجێڕەوە جارێکی تر، چونکە لە بەهەشتایە و بەهەشت مەشغوڵی کار و کاسبینی تەنها مەبەست مەشغوڵی تام و چەژ و لەزەتەکان و جێڕانەوەی چیرۆک و بەسەرهاتەکانی. خوای گەورە مەجلیسەمان بەرەکەتدار بکات، خوای گەورە ئەم چەند ساتەمان بە زەخیرە و توێشوی قیامەت لێ قبوڵ بفەرمێ. وەسەلامو عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوهو.